ڕاگەیاندنی حزبی کۆمۆنیستی ئێران سەبارەت بە مەترسی توندبوونەوەی سەرکوتی هەڵسوڕاوان لە یەکەم ڕۆژەکانی دوای کۆتایی هاتنی شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل پێناوەتە سێمین هەفتەی خۆیەوە. ئەم شەڕە ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت. هاوسەنگی هێزەکانی ئێستاش ئەوە نیشان دەدەن کە ئەگەری شکستی سەربازی ڕژیم لە ئارادایە، بەڵام شکست لە شەڕدا کۆتایی کاری ڕژیم نییە. لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی سەربازی شەڕێکی تر دەست پێ دەکات، واتە شەڕی کۆماری ئیسلامی دژی جەماوەر. ئەم شەڕە لە بوارە جیاوازەکانی ژیانی کۆمەڵایەتیدا بەردەوام دەبێت. ئەم شەڕە بۆ ڕژیم ترسناکترە لە شەڕی ئێستا، چونکە ئەم جارە لایەنی بەرامبەر خەڵکی ناڕازی و وەگیان هاتووی ئێران دەبن. هەر لە ئێستاوە نیشانەکان دەری دەخەن کە ڕژیم خەریکە خۆی بۆ قۆناغی داهاتوو ئامادە دەکات. یەکێک لە تەوەرەکانی ئەم ئامادەکاریە بریتیە لە وەشاندنی گورزێکی پێشوەختە لە هەڵسوڕاوانی سیاسی و پێشڕەوانی کۆمەڵایەتی و کەسایەتیە خاوەن نفوذ و کاریگەریەکان لە بەردەم ئەم مەترسیەدان. ئامانجەکە ڕوونە، ڕژیم دەیەوێت بەر لە دەستپێکردنی هەر شەپۆلێکی ناڕەزایەتی کۆمەڵگا چاوترسێن بکات، دەنگە کاریگەرەکان کەب بکات و هەر حرەکەتێکی سیاسی لە سەرەتاوە خاموش بکات. نیشانەکان شاراوە نین. میدیا فەرمیەکانی حکوومەت ئەم ئاراستەیان ئاشکراتر کردووە. ئەم ڕۆژانە بەیاننامە هەڕەشە ئامێزەکانی ناوەندە ئەمنیەکان پەرەی سەندووە. دانپێدانانە زۆرە ملێ تەلەڤیزیۆنەکان بەردەوامن. بەرپرسانی حکوومەت بە ئاشکرا باس لە ئامادەیی هێزەکانیان بۆ تەقەکردن لە خەڵک دەکەن. هەموو ئەمانە نیشانەی توندبوونەوەی کەشی ترس و تۆقاندن و ترسی حکوومەتن لە گۆڕانکاریەکانی داهاتوو. دوای کۆتایی هاتنی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق، ڕژیم ڕێک هەمان ڕێچکەی گرتەبەر، هەڵسوڕاوانی سیاسی کردە ئامانج، زیندانیانی سیاسی کۆمەڵکوش کرد، کۆمەڵگای تووشی شۆک کرد. ئەمڕۆ دەبێ ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەو کارەساتە بکرێت. ئێمە هۆشداری دەدەین کە لە یەکەم ڕۆژەکانی دوای کۆتایی هاتنی شەڕ مەترسی تەڵە ئەمنیەکان زیاتر دەبێت. ئەم ڕۆژانە هەستیارترین ڕۆژن. ڕژیم لەم قۆناغەدا پەلەیەتی. دەیەوێت پێش دروستبوونی هەر ڕێکخراوێک و هەر شەپۆلێکی ناڕەزایەتی دەست بەکار بێت. ئەم مەترسیە بە تایبەت هەڕەشەیە بۆ سەر هەڵسوڕاوانی سیاسی لە ئاستە جیاوازەکان، هەڵسوڕاوانی کرێکاری، چالاکوانانی بزوتنەوەی ژنان و خوێندکاران، ڕۆژنامەنووسە سەربەخۆوەکان، بنەماڵە دادخوازەکان و زیندانیانی سیاسی پێش و هەروەها کەسایەتیە ناسراوە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان. ئەم خاڵە لە بیر مەکەن تەنانەت ئەو کەسانەی کە ساڵانێک لەمەوە بەردۆسییان بۆ کراوەتەوە ڕەنگە سەر لە نوێ ببنەوە ئامانجی هەڕەشەکان. ڕژیم بۆ پاساوی سەرکوتکردن هەمیشە پێویستی بە هۆکاری ڕاستەقینە نییە، بەڵکو بیانووی دەدۆزێتەوە، دۆسیە دروست دەکات و تۆمەت هەڵدەبەستێت. ئێمە داوا لە سەرجەم هەڵسوڕاوانی ناوخۆی وڵات دەکەین کە بەو پەڕی وریایەوە مامەڵە بکەن. ئامادەیی سیاسی و ڕێکخراوەی دەبێ بپارێزرێت، بەڵام لەم قۆناغەدا دەبێ لەسەرخۆ پشو درێژ بن. دەبێ خۆ بپارێزن و لە هەر هەنگاوێکی بیر لێ نەکراو خۆ ببوێرن. بە تایبەت سەبارەت بەم حاڵەتانە زۆر هەستیار بن. پەیوەندیە لە ناکاو و چاوەڕوان نەکراوەکان، ئەو بانکێشتنامە کە سەرچاوەکانیان ناڕوونە، بەڵێنی دانوستان یان سازان لەگەڵ هەڵسوڕاوانی مەدەنی لەلایەن دامەزراوە ئەمنیەکانە و هەروەها ئەو سناریۆیانەی کە بە مەبەستی بەدەستهێنانی متمانە داڕێژراون. ئێمە هەروەها جەخت دەکەینەوە کە حزب بە وردی دۆخەکە هەڵدەسەنگێنێ و بەڕاوێژ لەگەڵ پێشڕەوان و هەڵسوڕاوانی بە ئەزمون لە ناوخۆی وڵات لەسەر بنەمای هەڵسەنگاندن و لێکدانەوەی دیاریکراو، سیاسەت و تاکتیکی دیاریکراو بۆ هەر قۆناغێک دەخاتە بەرنامەی کاری خۆیەوە. وشیاری ئەمڕۆ مەرجی درێژەدان بە خەباتی سپێنیە، پاراستنی هێزەکانی ئەرکیکی سیاسیە. هەر کەسێک بکەوێتە داوی ڕژیمەوە لە مەیدان دەچێتە دەرەوە. هەر کەسێک خۆی بپارێزرێت دەتوانێت سبەی ڕۆژ لە بزوتنەوەی کۆمەڵایەتیدا ڕێخەریکی کاریگەری بێت. کۆماری ئیسلامی دەیەوێت بەزاڵکردنی ترس و تۆقاندن درێژە بە حکومڕانی خۆی بدات. سەرکوت دەتوانێت مەترسی دروست بکات، بەڵام ناتوانێت ئەم دەسەڵاتە لەو چارە نووسە حەتمیە ڕزگار بکات کە چاوەڕێ دەکات. شەپۆلی گۆڕانکاری بەڕێوەیە، دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین. کومەتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران 24 ڕەشەمەی 1404 هەتاوی